دەستە کارکێشانە کۆبوو جەنابتان ئاگادارن کە بڵاوکرایەوە بڕیاری داوە کە نامەی دەستە کارکێشانەوەکەی پێشکەش بە پەرلەمان بکە و بەیانی دانیشتنی پەرلەمانە قەولە لە دانیشتنی پەرلەمانی بەیانی ئەم نامەیە پێشکەش بکرێت لەوانەیە یان بۆ خۆی بێ یان نامەکە دەنێرێ ئەم نامەیە دەخوێنرێتەوە و دەنجی لەسەر دەدرێت لەو کاتیوە حکوومەتەکەی دەبێتە حکوومەتێکی کار بڕێکرد ئەم ڕێکەوتنە ضروریە بۆ تێپەڕاندنی بودجەی ساڵی 2020 لەبەرەوەی پشتێریمی کوردستان دیار نەکرێت بودجە تێ ناپەڕێنرێ لە پەرلەمان زەحمەت دەبێ بڕوا بۆیە پێویست بۆ دەکا کە ئەم پشکە دیاری بکرێ من تەوەقع دەکەم پشکە دیاری دەکرێت اینجا بودجە دێتە پەرلەمان نەنە ڕێککەوتنی گەورەی نێودەوڵەتی ناکە بەڵام شتێک کە پێویست بێ بۆ بژێوی خەڵک بودجە پێویستێکی زۆر گەورەیە بۆ بژێوی خەڵک و بۆ موچە و ئەمانە بۆیە بەڵێ کاربڕێکەر دەتوانێت بودجە ئامادە بکە و بینێرێ تا ئێستا باس نەکراوە بۆ شێوەیە بە شێوەیەکی فەرمی بەڵام هەر باسکردنێک لە بابەتی هەمارکردنەوەی دەسووردا بکرێت ئێمەی کورد بەدیلمان هەیە بژاردی خۆمانەیە پێشکەش دەکەین لە بابەتی هەماری دەسووردا هەمارکردنەوەی دەسوور شتێکی نامۆ نییە دەکرێت بگۆڕێ و دەکرێت مار بکرێتەوە بەڵام بۆ شێوازێکی چاکتر و باشتر هەر گۆڕانکاریەک خزمەت بە عێراق و بە عێراقیەکان و بە پێکهاتەکانی هەموو عێراق بکە لە ناوی شانداریمی کوردستان ئێمە مانەعمان نییە. نانە حکوومەتەکە دەبێتە حکوومەتی کاربڕێکەر مەوجودە بۆ خۆیان ئامادە دەبن یان بۆ خۆیان ماون تا مانجێک دەبێنن بۆ خۆی حکوومەتەکەی کامل دەمێنێت بۆ کاربڕێکەر.